خۆشحاڵیەوە ئێمە خاوەنی کۆمەڵە گەنجێکی زۆر لێ هاتوین و بەشداری لە کۆنفرانس و کۆنگرە و لوتکە جیهانیەکاندا دەکەن و لەم نێوەندەشدا بە ڕۆڵی تاکە کەسی خۆیان بە دۆداچوونی خۆیان توانیانە بگەنە بەشێکی زۆر لەو کۆنگرە و کۆنفرانسە جیهانیانی کە لە جیهاندا ئەنجامەدرێت و دەنگی کورد دەگەێنن بە وڵاتان. لەم نێوەندەشدا گەنجێکی کورد پێشکەشکارێکی کورسات بە خۆشحاڵیەوە بەشداری لە کۆنگرەی لوتکەی گەنجانی جیهانی کردووە لە بەریتانیا بزانین بەشداریکردنەکەی ئەم چۆن بووە ئەو بابەتانی کە لە نێو ئەم کۆنگرێدا باسی کردووە تایبەت بوون بە چی شتێکی کورد ئەمانە کۆمەڵک پرسیاری تری ئاراستاکەین ئەویش زۆر بەڕێز کاکە داوەر فوادە کە بەڕێزان نوێنەری عێراقن لە لوتکەی گەنجانی جیهان. کاک داوەر بەخێر بێ. سڵاو لێ بێت. سڵاو لە ئێوە. بەدوور لە کاری پێشکەشکاری و بەرنامەکەمان هەر بەرداوامە بەرنامەی تەکنۆلۆژی و ئەو هەواڵانەی کە تایبەتن بە بواری تەکنۆلۆژیا. ئەم بەشداریکردنەی تۆش بەشێکی پەیوەندی هەبوو بە بابەتی تەکنۆلۆژیاوەیان دوور بوو لەم بابەتە. زۆر سپاس کاگاری. سەرەتا پێویستە ئێمە لەم لوتکەی تێبگەین. ئەم لوتکەی لەلایەن ڕێکخراوێکە بە ناوی وەن یەنگ وۆڵد واتە جیهانێکی گەنج ڕێگەخرێت کە ڕێکخراوێکی بریتانیا کار لەوە ئەکاتکەوە کێشە گەورە مرۆڤایەتیەکان ئەم کێشانەی کە ئێستا مرۆڤایەتی بەدەستیانەوە ئەناڵی یاخود ڕوبەڕوویان ئەبێتەوە باز بکات و ڕای گەنجانی سەرجەم جیهان وەربگرێت لەوەی کە ئەمان چ بیرۆکەیەکیان پێ بۆ چارەسەرکردنی ئەم تەنگێژە و کێشانە چونکە وەکو ئەزانن هەمومان ئێماریەک لە وڵاتێکەوەین و هەرێک خاوەنی کۆمەڵێک معانات و کێشەین بەڵام کاتێک ئەم معانات و کێشانە باز ئەکرێ ڕەنگە کێشەی تۆ کە چارەسەرت کردووە چارەسەر بێ بۆ کێشەیەکی منیش هەر یەک لەمانە کە لە کۆمیونیتی و گروپێکی دیاریکراوی خۆیەوەیەت. ئەم لوتکەی ئەم ساڵ شاری مانچستەر بەنجام گەێنرا بە ئامادەبوونی 3000 گەنج کە زۆربیان لە وڵاتی سربەخۆ هاتن واتە زیاد لە 136 وڵات بەشدار بوو لە ناویانە. گرنگترین کێشەکانی مرۆڤایەتی چونکە ئەو لوتکەیەکی جیهانیە واتە خۆی نابەستێتەوە بە هیچ کێشەیەکی لۆکاڵیەوە. کێشە جیهانیەکانی هاوشێوەی پیسبوونی زەریاکان ئەوەی کێک بوو لە کێشەکان. دووەم پێوترێ کۆنفلیکت پریڤنشن واتە بە یەکداچوونی گروپە جیاوازەکان. سێمیان تەکنۆلۆژیا وێب 3 واتە ئەو تەکنۆلۆژیایی کەوا ئێستایمە بەرەو ڕووی ئەڕۆین کە ئیتر تەکنۆلۆژیا چی دیکە تەنها کار ناگەێن بەڵکو سربەخۆییەکی هەیە خۆی ئازادیەکی هەیە. زیاتر ئەم سێ بابەتە ئەم سێتەوەرە لە ناویانە باس کرا و پانێڵ و گفتوگۆشتی زۆری تیا بوو بەڵام باز لەوە کرا کە چۆن ئەم کێشانە چارەسەر بکرێن. ئیتر ڕاگۆڕینەوەیەکی زۆر هەبوو بەگشتی ئەوە بابەتێک بوو لەسەر لوتکەی گەنجانی جیهانی ئەم ساڵە شاری مانچستەر. باشە جا ئێستا کاک داوەر لەوانەیە زۆرێک لە گەنجانی ئێمە کاتێککە گوێن لە گفتوگۆکەی ئێمە بێ پێیان خۆش بێت کە بۆ نمونە ئەوانش ڕۆژێک لە ڕۆژات لانێ ئەو شانسیان هەبێت بەشداری بکەن لە لوتکەیەکی گرنگی لەم جۆرە. جا بۆ ئەوەی کە کەسێک بتوانێت بەشدار بێت لەم با بڵێن کۆبوونەوەی لوتکەی گەنجانی جیهان ئەبێت چه مەرجێکەتیابێ ئەبێت چه هەنگاوێک بنێتە بەر. پرسیارێکی زۆر جوانە ڕەنگە ئێستا خەڵک وا بزانێ بۆ نمونە من چوم پارە ماوە و تکتێکی گرانی کڕیوە لیان پرسیوی کاک داوەر بە چی چوە ڕاست ئەم پرسیارە بەدڵنیایەوە. من پێشەوە بڵم کە ئەم بەشداریکردن لەم کۆنفرانسە تێچوێکی هەیە تێچوەکەی خۆم نەمداوە بەڕاستی ڕەنگەلاتان سێر بێگە بڵێم وەزارەتی دەرەوەی حکوومەتی هۆڵندی تێچوەکەی منی داوە سەرانە بڵێن ئەمە چ پەیوەندیە بە گەنجێک لە کوردستان وەڵام لە ڕاستیە بۆ بەشداریکردن لەم جۆرە کۆنفرانس و مێزگردە جیهانیانە پێویستت بەوە هەیە کە تۆ بیرۆکەیەک پێشنیار بکەیت واتە بڵێ من ئەم بیرۆکەیم هەیە ئەمەوێ بیگەێنم. ئەوانش لەسەر ئەو بیرۆکەیە قرار ئەدەن کە تۆ کەسێکی گونجاوی بۆ ئەوەیانەوە ئەم بیرۆکەیە شتێکی زۆر خەیاڵی سەیر و سەمەرە نیە زۆر بێجار ئەزمموی کەسی خۆت ئەوەی ئێمە ئەزمونونەکەی من کە باسم کرد پێشەوەی باسی ئەزمونە بکەم حەزەکەم بیبەسمەوە بۆ خاڵی کە کۆکردنەوەی ئەم ئەزمونە ئەم بیرۆکەی شتێکی خەیاڵی گران نیە تەنها پێویستە کات لە کۆمەڵگاکەی خۆدا کەسێکی چالاک بی کێشەکانی کۆمەڵگای خۆت بنەسی وە بزانیکەوە ئەم کێشانە چۆن چارەسەرەکرێن چونکە بیرمان نەچێت چەندەها وڵاتی دیکەی هاوشەوی کوردستان هەر بە هەمان ئەم کێشانە ئەناڵێنێ واتە چارەسەر بۆ یەکێک لە کێشەکانی هێرە گونجێت چارەسەر بێ بۆ کێشەیەکی تر. ئەوەی من کە پێشنیارم کرد بریتی بوو لەوەی کە ئێمە باسی تەکنۆلۆژیا ئەکەینەوە شتێک هەیە پێ ئەوترێت تێک ئەنترپرنۆرشیپ واتە کارسازی تەکنۆلۆژی کار لەوەی ئاکاتکەوە چۆن لە ئابوووریەکی ناجێگیرە هەوشێوەی وڵاتی خۆمان بەداخەوە باشترین فاکتەر بۆ گەنجێکەوە بتوانێت سەرچاوەیەکی دارایی جێگیر بەدەست بێنێ ئەوەی کەوا بتوانین لە ڕێگەی تەکنۆلۆژیا و بزنسێکی بچووک دروست بکە. جا گونجی ئەو بزنسە بچووکە ئەکاونتێکی ئینستاگرام بێ کچێک بێت لە ماڵەوە دەستڕەنگینە لە بری ئەوەی کەوا بچێتە ناو ئابووری و بچێتە ناو بازاڕەوە بۆ کار بگەڕێ لەلایەن حکوومەت و کۆمپانیەکانەوە خۆی ئەم توانایی خۆی لە ڕێگەی
فاکتەرە تەکنۆلۆژیەکانی هاوشێوە ئینستاگرام و ئینتەرنێت و ئەوانە دەسەکات بەفرۆشتن سەرچاوێکی داهات بچووک بۆ خۆی دیاری ئەکات. چەند ئێمە گەنجی لەمە زیاترمان هەبێت کاریگەری ئابووری بەهێزتر ئەبێت چونکە ئێمە کەمتر خەڵک داوا لە حکوومەتەکە تەعینی بکات کەمتر خەڵک داوا لە کۆمپانیانەکانەکە تەعینی بکات بەزەبێت بیرۆکەکەەوە بووکەوە چۆن بزنسە بچووکە تەکنۆلۆژیەکان ئەگونجێ فاکتەرە بێ بۆ بەهێزکردنی ئابووری تەمان من ئەم بیرۆکەم تەڕح کردەوە بووکەوە ئەو لایەنانەی کەوا سکۆلەرشیپ واتە زەمالە ئەدەن بۆ بەشداربوون وڵات وەزارەتی دەرەوەی حکوومەتی هۆڵندی ئەوەی منیان بەدڵ بوو من سکۆلەرشیپی ینی وەزارەتی دەرەوەی حکوومەتی هۆڵندا تێچوەکەی بۆ سەرفکردم وتی ئەم بیرۆکەیەمان بەدڵ ئەمانەی ئەم بیرۆکەی بگەینین بە جیهان بیرۆکەکە تەنها لەمەوە تەنها لە کۆمەڵگاکەی خۆتا چالاک بە و تێبگە کێشەکان چین و چون چارەسەریەکەی وە پێشنیاری بکە بۆ لایەنی باش ئەم بیرۆکانە لە وێنەکان و دیمەنەکانە ئەیبینم ینی گفتوگۆی لەسەر کراوە پانێڵی لەسەر کراوە پانێڵەکان ئێوە بەس پانێڵیست بوونیان وەڵامی ئامادەبووانیشی تیا بوو پرسیار هەبوو لەسەر ناوڕۆژی و بابەتە بە تابەتی کارسازی تەکنۆلۆژی کە بابەتێکی زۆر گرنگ و یعنی بۆ ئەم سەردەمی ئێستا ئێمە تەواو گونجاو من جگەلەوەی کەوا بیرۆکەکەم پێشنیار کرد پێشنیاری شمەوە کرد کە بم بە قسە کرد چون گاندێکزار بیرۆکەکە پێشنیارەکەی بەڵام ڕەنگە دەرفەتیەوە نەبێنەوە 3000 کەسە قسە بکەی خۆشبەختانە بوو کە قبولیان کەوتیان ئەمەی تۆ دیارە پێویستیەکە بۆ جیهانی ئێستا وڵاتی زۆر هەیە بەم کێشاناڵێنێ ئەتوانی پێشکەشی بکەین بە دڵنیایە بۆیە لە ناویشێک لە پانێڵەکانە پێوترێ سشنە پانەڵەری سشنز توانیم هەر بۆ هەموویان واتە وەکو باسی بکەم لە وتارێکە دوای ئەوەش سشنی کتریان بۆ ڕێخستنی وەکو پرسیار و وەڵام لە نێوان ئێمە و پرسیارەکان چی بوون زیاتر پرسیارەکان هەر ئەوەیە کە زۆربەی کات خەڵگەڵە بۆ نمونە ئێمە کاتێک باسی وڵاتێکی وەکو بەریتانیاکەین مشکماچە وڵاتێکی ئەوروپیانە بەڵامە بیرمان نەچێ ئەم هەموو بەشداروان لە 136 وڵاتەوە لەوێن وڵاتی تیا ئێمە ناوەکەیمان هەر نەبیستووە یعنی هەر بۆ وڵاتێک هەیە بۆ ناوی پاپانوگینیە ئەم وڵاتە ئابوووریەکەی زۆر خراپە لە ناوەڕاستی ئەفریقای خەڵکەکەی زۆر بەسی ئاوی پاکیان نییە سەیرم کرد هەمان ئەو کێشانەی ئێمە بۆ ئەوانیش گونجاو وڵاتێکی ترمانەیە بۆ نمونە بەتایبەت لە وڵاتانی لە ئەمریکای باشوور کۆمەڵێکی زۆر دوورگەمانێک کە هەمووی وڵاتی سربەخۆن هەمووی کێشە و معناتی زۆریان هەیە ئەم وەستم پرسیارەکان زۆربەی ئەو بوو زۆربەی کادیان و چۆن هانی گەنجان بدەین لە سەرچاوێکی داهاتی حازرەوە کە بۆ کورداری خۆیان لە تەعیناتە بێ ئەم ڕێگە پڕبەرز و نزمێ بگرێ بۆی کە خۆی سەرچاوێکی داهات بەدەست بێنێ لە کاتێککە ئەمەیان ئاسانتر ئەوەیان قورسترە بەڵام ئیتباسی ئەومان کرد کە چۆن ئەم ئاسانە ئەگونجێت فشەڵ بێ ینی تۆ لەوانێ لە کۆمپانیایەک ئیشکەی دوای ساڵێک ئەو کۆمپانیایە کە تۆ ئیزنی توانە دیسان سەرم نوێ دەست پێ بکەیت وەڵام ئەماگەر بناغەکەت دانا توانی خۆت سەرچاوی داتبێت لەگەڵ گەورەبوونا چەند کەسێکی تریش لەگەڵ خۆت تەعین بکەیت توانی لە ڕۆژێک لە ڕۆژانە بیگوازیتەوە بۆ شارێکی جیاوازتر وڵاتێکی جیاوازتر بەگشتی بیرۆکەکان ئەو بووە سەرنجی شتێکی زۆر سەیرم زۆربەی پرسیارەکان هەمان پرسیاری گەنجانی کوردستانی خۆمان بوو لە کاتێکە لە وڵاتێکی سربەخۆیە بۆی ئەمەوە دوار لێکا کە تۆ لەو حەقیقەتە تێبگەی کە مرۆڤایەتی لە هەر شوێنێ بێ هەر ڕەنگێک بێ هەر زمانێکی هەبێ بەردەوام کۆمەڵێک معاناتی هەیە کە هاوشێوەیە بەس خۆی دووبارە ئەکاتەوە ینی بە شێوازی جیاوازتر جا ئێستا ئەو بابەتێک کە جەنابەت وەکو بیرۆکە لەوێ تەرحەت کردو و کارت لەسەر کردووە ئێستا باست کرد کە بۆ نمونە کێشەی گەنجانی خۆمانەوە زۆرێک لە گەنجانێک کەلانی لە وڵاتانی هاوشێوە ئێمە هەبێت بەڵام بابەتەکە بابەتێکی سەردەمیانەیە ئێستا لانێ لە وڵاتێکی پێشکەوتوشە ئەم بابەتە هەر بە گرنگیەوە سیر بکرێت ئایا وا بوو وڵاتانێک کە بۆ نمونە لە بواری ئابووریە بە قووەت و بەهێزن بۆ نمونە هەر گەنجانی بەریتانی یان هۆڵندی ئەوەی کە سپۆنسەری جەنابەتی کردبوو ئەوانەش هەر بە گرنگی و سەیری بیرۆکەکەی تۆیان نەکرد داتایەک هەیە بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ ساخان داتایەک هەیە کە ئاماژ بۆ ئەدات نیوەی گەنجانی شاری مانچستەر یان بۆی مانچستەر بەڵ لەوەرە شتەکە لەوێ بوو نیوەی گەنجانی شاری مانچستەر دوو کاریان هەیە واتە کارێک کە دامەزراون کارێک پێوترێت ساید هەسڵ واتە هی خۆیانە لە لاوە خریکین بۆ گەشەکردنی و بە پێی داچاکە ئەوە دەرەخات لە دوای 40 ساڵیەوە ئەو ساید هەسڵەوەتە و ئیشە لاوەکەی کە خەریکن ئەخیرە نەبێتە سەرچاوی سەرەکی داهاتیان بۆیە ئەمە تەنها پەیوەست نییە وەکوتمان بە وڵاتی دیاریکراوە ئەزمونەوەی سەرماندووە کە ئەو وڵاتانی ئابووریان بەهێزە هۆکاری بەشێک لە هۆکاری بەهێزی ئابووریەکان ئەوەیەکەوە تاک بەرپرسیارە لەوەی کە تا حەدێک پشت بە فاکتەرێکی دەرکی بەسێ بۆ سەرچاوی داهاتی دوایی ئەبێ بگەڕێتەوە سەرەوەی خۆی بێ بە سەرچاوی داهاتی بۆ یتر ئەبینین وڵاتە ئەوروپیانەیان خەڵک چاوەڕێنی حکوومەت تاعینی بکات ئەوە نێ کۆمپانیەک تاعینی بکات بۆ لەبەرەوەی ژینگەیەکیان دروست کردووە ئەم گەنجە بە تواناییەکانی خۆی ئەتوانێت بزنسێک بۆ خۆی دابنی حەزەکەمی بەشتمەوە بە کوردستانی خۆمانە زۆر بەخێرایی ڕەنگە کەسێک بڵێ ئەمە چۆنە لە کوردستانەوەوانە من هەر سێ ڕۆژ پێش ئێستا لەگەڵ کچێکە لە شاری هەڵەبجەیە طبعا ناویە کام شتەکەی نادەیم و ئینە بێت سەرکلام شتێک لە شاری هەڵەبجە تەنها ئەوەیە توانای درومانی باشە ئەتوانێ وێنە لەسەر
شتێک بکێشە لەسەر پەڕوەیەک لەسەر پارچە قماشێک من 2 هەفتە پێش ئێستا لەگەڵی دانیشتم کۆمەڵە قسەم بۆ کردوانە ئێستا مانگانە بە تقریبی نزیکی 15 بۆ 16 ئۆردەری هەیە و هەر ئۆردەرێکی 30 بۆ 40,000 دینارە کە من بیر لێکەمەوە ئەوە ڕێک داهاتێکی سەر بەخۆیە بۆ کچێک لە هەڵبجای لە ماڵی خۆیان هەیە پێویستی نە بە حکوومەتە دای مەزرێنێ لە ئامۆژگاری ئەوم کردوتم لەگەڵ گەورە بوونا خوشکەکانی شت فێرکە باشە خولێک بکەوەی خەڵکی تریش گەورە بێ ئەمە بیرۆکەکەی بەڕاستی ئێستا ئەم بابەتەی کە تۆ ئەو ئامۆژگاری کە بەو خاتونە کوردەت کردووە لانەیە هەر بابەتەکە لە باڵن کۆنگرەکەشە لە ئاستینە دەوڵەتی هەر باسی ئەم ڕێنمایانت کردبێ ئێستا مەجالێکی باشە بەرنامەکە ئێمە بۆی کە تۆزێکی شەر بە بینەرانی ئێمە بڵێ ئەو تەکنیکانەکە هەم لە کۆنگرەکەی باست کرد هەم بە خانمە کوردەکە دوت لە ئێستا بە ئێمەش بڵێ بەوەی کە بینەرانی ئێمەش بۆ تەنانەت منیش وە کۆمپێمە بە ئاریش بێگومان ئەتوانە سوود هەمومان پێمان خۆشە باسی چی ئەکە ئەم تەکنیکانە ئامۆژگاریەکان چین؟ سان خانداتاکان پێمان ئەڵێن کەوا بۆ هەر تاکێکی عراقی ڕۆژانە ئۆن ئەڤرێج واتە بە معدل 2 ساعت و نیم سۆشیال میدیا بەکارێنێ ئەم 2 ساعت و نیوە تەنها پێویستی بەڕاستکردنەوەیەکی تێڕامان هەیە لەوەی کە بە ئەم 2 ساعت و نیوە من تەنها سەری ڤیدیۆی کۆمێدی یاخود ڤیدیۆ ئینتەرتێنمنت و کار بەسەربردنم با لەوە تێبگەم کە ئەم 2 ساعت و نیوە بکەمە سەرچاوەیەکی فرۆش ئەمە لەلایەک سەرچاوی فرۆش ئەی من چی بفرۆشم ئەبێ بگەڕێنەوە بۆ خۆمان خاڵی بەهێزی من لە چیایە ئەگەر تۆ کەسێکی بۆ نمونە پەبلیک سپیکەرێکی چاکی واتە توانای قسەکردنێکی چاکت هەیە ئەکاونتێکی پەبلیک دابنێ ڕۆژانە ساعتێک 2 ساعت ڕێنمایی بدە بۆ خەڵکە کە چۆن قسەکەرێکی باشی لێ دەربچێت لە دوای 2-3 مانگ سەیرەکەی ئەکاونتەکەت پڕ بووە لە نامە کاکە وەرە ئیڤنتێکمان هەیە قسەمان بۆ بکە وەرە کورسێکمان بۆ بکەرەوە من کۆمپانیایەکم 3-4 کارمەندی فرۆشم هەیە قسەکردنیان باش نییە وەرە تۆ دەرگای لێ ئەکاتەوە کەسێکی ترمان هەیە خۆشنووسە ئەتوانێت خۆش بنووسێ ئەکاونتێکی پەبلیک دابنێ ڕۆژانە ساعتێک 2 ساعت خەریک بە لەم ئەکاونتەیە کارەکانی خۆت دابنێ وەختە سەیرەکەی نامەکانت پڕەبێ خەڵگەڵێک کاکە گیان بە زەحمەت دیوارێکم هەیە 2 مەتر پانە ئەوەنە بەرزە ئەتوانی ئاەتێکم بە خەتاتی بۆ بنووسی ئەوە بزنسە یەکێکی تریە ئەڵێ بێ زەحمەت ئەوە من مەکتەبێکمان هەیە پێویستمان بۆ یە کۆمەڵێک وێنەی مناڵان دروستکەین نازانین کێ بکەین ئەوە بزنسێکە خۆشنووسیە هەتا جاری وا هەیە توانای قسەکردنە دەست ڕەنگینیەکە ئەگونجێ یەکی وەکووتمان تۆ تەناڵێکی فرۆشدانی و توانایەکی خۆت بەکارهێنی ئەگونجێ توانای هێشتا خۆت نەدۆزی بێتەوە بەڵام وەختێک کە خۆت ئەدۆزیتەوە طبعاً وەکو ئەڵێ خوای گەورە هەر ئینسانێکی دروستکردۆ بەهرەیەکی پێداوە تەنها گرنگە بیدۆزیتەوە ئەو بەهرەیە لە ڕێگەی سۆشیال میدیا باش ئەما بەهرە بێت کەسە بیجوڵێنێ هەربێت داوەرێک بیجوڵێنێ کەسێکی تر بیجوڵێنێ یان خۆ دەبێ بیر بکەیتەوە بڵێ منی تر تاوەتە دەست پێەکەم پەیجەکەم وابێت ینی پێویستی بەوەیەک دافعەکیان پاڵنەرێکە بێت وەکو دوایین پرسیارەگەر ماینسێت واتە بیرکردنەوە تۆ چۆن بیر لەو شتە ئەەکەیتەوە من هاوڕێکم هەبوو کاتێک کە خەیاڵی ئەڕۆژکە داڵغی ڕۆشت ئاوا وێنەیەکی شا لەسەر وەڕقە وێنەی فریدی ئەوەی کە بە هەر لایەکە سەیریەکەی جوانە وتم ئەو توانایە دێ بۆ کاونتێکی ئینستاگرام دروست ناکەیت وەڵی نازانم بیرم ئێوتم پێویست بەبیرکردنەوە ناکە ئەوە تواناییە ئەکاونتێکی ئینستاگرام دروستکە وێنانە بکێشە دای بنێ بزانە دوای 2-3 مانگ زۆرش باسی ئینستاگرامەکەی بۆچیەوە سەر بینەرانیش پرسیار بێت ڕای ئینستاگرام کاک داوەرە ڕای ئینستاگرام پێشەشکاری بەرنامەکەی تەکنۆلۆژیمە هەر ڕای ئینستاگرام بۆ زۆر ڕاستە ئینستاگرامی شێکە لەو تۆڕانەی کەوا لە تێکەڵەیەک لە نێوان هوەر و تەرفیهیات دروست کراوە واتە فەیسبوک تێکەڵەیەکە تویتر زیاتر شتێکی سیاسی جددیە بەڵام ئینستاگرام تێکەڵەیەکە لە نێوان هوەر و کات بەسەربردنە و زۆربەی کاتیش ئەم توانایانی ئینسان هەیەی مەوهیبەیە هۆبیە بۆیە باشترین پلتفۆرم بۆ ئەو شتانی تیاپشانبی ئینستاگرامە بەدڵنایەوە گەر تۆ کەسێکی ئەکتیڤی وەسەش تیکتۆک باشە بەڕاستی بەڵام تیکتۆک تۆ جیاوازترە بەڵام ئینستاگرام زۆر باشەوە بە پێی ئەزمموی و کەسانی کە من مانگانە هەفتانە گەڵیان قساکەم زۆربەی زۆری فرۆشەکان لە ڕێگەی ئینستاگرامەوە بۆ ئەڵێ ئینستاگرام دەسەکانە خۆش بەسەر سپاس بۆ هەم گفتوگۆکەمان و هەمەوەی کە ئێمەش کۆمەڵێک بیرۆکەی باشمان لە قسەکانی جەناب زۆر سپاس بە ئامادەبوونت سەرکەوتوبی وادارین لە لووتکەی گەورەتر و بەرزترش ببینەوە چکەمە دڵخۆشی نام هاوڕێکی ماوەکاری کێمەوە هەم گەنجێکیش لامی دڵخۆشتر کە بەشداری ئەم لووتکانە کە دڵنیاشم لەگەڵ خۆیان دەیان شتی تری باس کرد و کازان ئێستا دەرفەتینە بۆ باسی کە لەنێو پرۆگرامەکە داتاوە ئامارچکە من جۆم لە گفتوگۆکانی گرتوتەوە کە چەندین داتاوە ئامار بەکارێنێ کە لە کوردستان چۆنە بەراوردکاریەکە کە بەرامبەر بە هەندێک وڵاتی تر دووبارە دەستە خۆش بە زۆر شانازی بۆ من لە میوان پرۆگرامەکەی بۆ ئێمە شەڕ بە دەستەکانە خۆش زۆر بەخێر بێت.